پزیشکان لە ئەمریکا بە شێوەیەکی کاتی گورچیلەی بەرازیان بە جەستەی مرۆڤێکەوە لکاند و بینیان دەستی بەکارکردن کرد. ئەمەش هەنگاوێکی بچووکە لە هەوڵێک بە درێژایی دەیان ساڵ کە ڕۆژێک بێت ئەندامەکانی ئاژەڵ بەکاربهێنرێت بۆ چاندنیان لە جەستەی مرۆڤدا بە مەبەستی ڕزگارکردنی ژیان. مانگی ڕابردوو نەشتەرگەران لە سەنتەری پزیشکی لانگۆنی لە زانکۆی نیویۆرک لە نیویۆرک گورچیلەیەکیان بە جووتێک خوێنبەری گەورەوە بەستەوە لە جەستەی ژنێکی مێشک لە کارکەوتوو ئەوەی بەهۆی ئامێری هەناسەدانی دەست کردەوە بە زیندوی مابوو. دکتۆر ڕۆبەرت مۆنگەمری ئەو نەشتەرگەرە بوو کە سەرۆکایەتی ئەو تیمەی کرد کە نەشتەرگەریەکەی بۆ تاقیکردنەوە ئەنجامدا. گوتی گورچیلەی بەرازەکە بەو جۆری ئەوان هیوایان بۆ دەخواست کاری کرد. پاشان هەموو پشکنینەکانی تاقیگە و هەموو ئەو شتانەی ئێمە ئەنجاماندان هەمووی زۆر ئاسایی دیار بوون. وەک دەزانن لەبارەی ئەوەی ئێمە چاوەڕوانیمان دەکرد کاتێکە ئەم چاندنی گورچیلەیەمان لە مرۆڤدا ئەنجامدا. دووشت بوون. یەکەم هیچ بەڵگەیەکی ڕەتکردنەوەی بەهێزی بە خێرایی ڕووی نەدا. دووەم شت ئەوە بوو کە گورچیلەکە بەباشی کاری دەکرد. بۆ 54 کاتژمێر کە ئێمە توێژینۆمان لەسەر گورچیلەکە دەکرد ئەوە ئەو دەرەنجامانن کە دەتوانین لی تێبگەین. ئێمە وەک دەزانین ئەمە کۆمەڵێک درەنجامی سادەن بەڵام هەنگاوێکی بەرچاون چونکە دەزانن ئەمە مرۆڤ نییە و پێم وایە ناتوانێت لە بەهای کەم بکرێتەوە. لێکۆڵەرەوان بۆ دەیان ساڵە کاریان کردووە لەسەر شیانی بەکارهێنانی ئەندامەکانی جەستەی ئاژەڵ بۆ چاندنیان لە لەشی مرۆڤدا، بەڵام دووچاری کۆسب بوونەتەوە بەهۆی ئەوەی کە ئایا چۆن ڕێگری بکەن لە ڕەتکردنەوەی دەست بەجێی لەلایەن جەستەی مرۆڤەوە. تیمەکەی دکتۆر مۆنگەمری بە تیۆری وایان دانابوو کە لابردنی جیناتی بەراز بۆ بەدەستهێنانی کاربۆهایدریت ئەوەی دەبێتە مایی ڕەتکردنەوەکە کە مۆلیکیولێکی شەکرە و پێی گوترێت ئەلفاگاڵ ئەوە ڕێگری لە کێشەی ڕەتکردنەوەکە بکات. دکتۆر مۆنگەمری کە خۆی دڵی بۆ چێندراوە گوتی دەبێت چاندنی گورچیلە بۆ تاقیکردنەوە لەلایەن زانکۆی نیویۆرکەوە ڕێگە خۆش بکات بۆ تاقیکردنەوە لەسەر ئەو نەخۆشانەی کە گورچیلەکانیان لە قۆناغی لە کارکەوتندایە. گوتیشی ڕەنگە بەرجەستەبوونی ئەوەش لە 1 یان 2 ساڵی داهاتوودا بێت. دەشێت ئەو تاقیکردنەوە ئەزموونیانە پشکنینی ئەو شێوازە بکات وەک چارەسەرێکی کورتخایاند بۆ ئەو نەخۆشانەی لە دۆخێکی ترسناکدان هەتا ئەو کاتەی گورچیلەی مرۆڤێک دەست دەکەوێت یان وەک لکاندنی هەمیشەیی. بە گوێرەی تۆڕی یەکگرتوو بۆ هاوبەشیکردن بە ئەندامانی جەستەی مرۆڤ پتر لە 100,000 کەس لە ئەمریکا وا لەم کاتەدا چاوەڕوانی چاندنی ئەندامانی جەستەی مرۆڤ دەکەن، لەوانە پتر لە 90,000یان چاوەڕوانی گورچیلەیەک دەکەن. تێگرای ماوەی چاوەڕوانی بۆ بەدەستهێنانی گورچیلەیەک 3 بۆ 5 ساڵە.